بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. مشروعاتي بيروزة، مشروعاتي جورية دەستخۆشیتان لێ دەکەم و دوعای خێریشتان لەبۆ دەکەم. خۆی گەورە بیکاتە مایەی خێر لەبۆ دنیامان و لەبۆ قیامەتمان هەموومان. لێ دەرێم هەموومان، چونکە من بەڕاستی خۆشم وەکو یەکێک لە جەنابتان دەزانم و پێشم وایە ئەم مەشروعاتی ئینسانی گەورەیە کە خزمەت بە کۆمەڵەکی خۆمان دەکا، بە ئینسانی خۆمان دەکا لە وڵاتەکەمان. و ئەمەلیشم وایە ئەو مەشروعە ببیتە نەوات و هەوێنی مەشروعاتی زۆر گەورە لە داهاتوودا، حتا بیتە گروپی میهرەبانی لە شارەکانی دیکەی عێراق و لە ناوچەکەشدا. ئەو میهرەبانی خەستەخانەویان مؤسساتی دیکەی ئینسانی هەریشەتی لە مستەشفاوی مەدرسەبی ئەشتی دیکەشبی. ئەو جۆرە مەشروعانە دەبی لە خزمەتی ئینسان بی ئەمومان، چونکە ئەگەر ئەمە بمانەوێ خزمەتی دینەکەی خۆمان بکەین، خۆمان بە مسلمان بزانین ئیسلام لە بۆ هەموو مرۆڤایەتی هاتیە. وما ئەرسەلناکە ئیلا کافەتە للناس بەشیرا وەنەذیرا. ئەمەش دەبێ تەوەجوهمان ئەوە بێت کە ئەو دینەی خۆمان بەکاربینێ لە بۆ خزمەتی هەموو مرۆڤایەتی. هەموو ئەو مەشروعە شعارەکەی باب بیتە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەو ئاەتە و حەدیثی خەیر الناس ئەنفعهم للناس. دەمانێ هەدەفمان خزمەتی ئینسانە. ئەو ئینسانە هەر چ بی، زمانی چ بی، ڕەنجی چ بی، بیر و بۆچوونی چ بی، معتەقەدی چ بی، ئەمە خزمەتی دەکەین. مادەم ئەو ئینسانە دروستکراوی خوایە، بەنی ئادەمە، باشە عەبدی خوایە، ئەمە خزمەتی دەکەین. جێوەیەکە هەموومان بە قسە، بە دوعا، بە پارە، بە ئیش، بە عیلم، بە شەهادە لە خزمەت ئەو مەشروعی بین و خوای گەورەش بەرەکەتی زیاتر داوێت. بەرەکەتی دیار بۆ ئەو مەشروعە لە سەرەتاوە.